بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی تایبەت. لەم بەرنامەدا تیشک دەخینە سەر هەڵوێست و کار و دەستکەوتەکانی کۆمەڵی دادگەری لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا کە کۆمەڵی دادگەری لە ڕێگەی هەڵوێستەکان و بەشداریکردنی لە ناڕزایەتیەکان و پشتیوانیکردنی خەڵکی ستەمدیدەی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا بوونی ناوەندێک بۆ پەروەردە و بانگەواز و لە هەمان کاتیشدا دەستگای بەخشین بۆ هاوکاریکردنی لە قەوماوان ئەو ڕێگا و ئەو دەرفەتانە بوون کە کۆمەڵی دادگەری توانی لە ڕێگەیانەوە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێ بکە. لەگەڵماندا بن و دەچینە لای ئەندامانی ئەنجومەنی سیاسی و لە هەمان کاتا بەرپرسانی ئۆرگانەکانی کۆمەڵ کە بزانین بۆچی خەڵک دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن و لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی دادگەری چی بۆ خەڵک کردووە. بفەرموو. دوای ئەوەی کۆمەڵی ئیسلامی ئەو کات و دادگەری ئێستا لە ساڵی 2001 ڕاگەیاند بەردەوام ڕوبەڕووی ئاڵنگاری جۆرا و جۆر بووەتەوە، بەڵام هیچ کات لە بنەمانە گۆڕەکانی خۆی لای نەداوە. لە دیارترین ئەو ئاڵنگاریانش موشکبارانکردنی بارەگاکانی کۆمەڵ لە هەورامان و شەهیدکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و دەستگیرکردنی خودی سەرۆکی کۆمەڵی دادگەری بوو لەلایەن ئەمریکەکانەوە. هەر ئەم هێرش و پەلامارانە بوو تێڕوانینێکی هەڵدەی لایلایەنە کوردیەکانی ئەو کات دروست کرد کە کۆمەڵی دادگەری لاواز کراوە و متمانەی خەڵکی لەدەستداوە، بەڵام هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پارێزگاکان لە ساڵی 2005 وەڵامێکی دەمکوتکەری ئەو بۆچوونەی دایەوە و کۆمەڵ توانی لە هەرسی هەڵبژاردنەکە کە لە یەک ڕۆژدا ئەنجام درا 13 کورسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنەکانی هەولێر و سلێمانی بەدەست بهێنێت. هەم وەکو بەرگریکردن لە ئیرادە و ئازادی خەڵکی هەرێمی کوردستان و بۆ هۆشداریدان بە حکومڕانان و دەسەڵاتدارانی هەرێم کە بەم شێوەیە یاریکردن بە دەنگ و ئیرادەی خەڵک سەرنجامی خراپە و وەکو بەرگریکردن لە مەزڵومیەتی خۆشمان بە پێویستمان زانی کە ڕای بگەێنین ئێمە ناچینە نێو پەرلەمانێکەوە کە پێمان وایە دەستی ساختە و تەزویری زۆر تێدایە. هەر لەو کاتەوە کۆمەڵ لە بەرامبەر پەیامەکەیدا قوربانی داوە و تا ئێستاش بەردەوامە کە دوایین هەڵوێستیشی بایکۆتکردنی پەرلەمانی کوردستان بوو بە مەبەستی ڕەتکردنەوەی هەڵبژاردنێکی دیزاین کراو. پێم خۆشە باسێک لە هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری بکەینەوە لە ماوەی ڕابردوودا هەرچەندێک هەڵوێستەکان لای خەڵکی ڕوونە، کەسێک کە بیاوێ هەڵوێستەکان ببینێ ڕوون دیارەکە کۆمەڵی دادگەری هەڵوێستەکانی لە بەرژەوەندی کوێ بوو. پێم خۆشە وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری باس لەوە بکەن کە زۆر کات ئێوە کە کۆبوونەوەکانەکەن بە سەرۆکاتی مامۆستا عەلی باپیر ئەو بڕیارانەی کە ئەیەن زیاتر وەکو حزب دۆخی حزب لە بەرچاوەگرن یاخۆ چی حەق بێ و چی لە بەرژەوەندی خەڵکو و بەتایبەتی لە ماوەی ڕابردوودا موچەخۆران و مامۆستایانی فەرمانبەر و ئەوە بوو بێت ئێوە پشتگیریتان لەوە کردووە. بەنای خۆی گەورە میرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان. کۆمەڵی دادگەری پێشتریش کە بەنای کۆمەڵی ئیسلامی کاری کردووە لە ساڵی 2001ەوە هاتوۆتە کایی سیاسیەوە لە هەرێمی کوردستانە بەردەوام هەوڵی داوە بەرجەستەی ئەوە لە خۆی بکە کە چی بەرژەوەندی گشتیە ئەوە پێش بەرژەوەندی خۆی بخات. مەڵگەشم بۆ ئەم قسەیە چییە؟ ئێمە ساڵی 2005 بەداخەوە کە بارودۆخێکی سەخت بەسەر کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە هات و بە موامەری ناوخۆیی بەداخەوە کۆمەڵی دادگەری یا کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە ینی لە بارەگاکانی خۆی هەڵکەنرا و پاشانیش سەرۆکی یا ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە دەستگیر کە لەگەڵ کۆمەڵی لە هاوڕەکانیان لەلایەن ئەمریکیەکانەوە کە لە دوای ساڵی 2023 ئەمریکیەکان هاتنە عێراق. ئینتیخاباتێک هاتە پێشەوە کە ئینتیخاباتی ساڵی 2005 بوو، 2005 ئینتیخاباتێکرا کۆمەڵ حەزی کرد وەکو حیزبێکی سیاسی خاوەن پێگە و جەماوەر لەگەڵ هەموو لایەنە کوردستانەکانە بە تایبەتی ئەوەیە کەمی تەجروبەی هەرێمی کوردستان بوو لەگەڵ عێراقا کە انتخاباتێکی مشترک بوو، هەم انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو، هەم انتخاباتی پەرلەمانی کوردستان و هەم ئەنجومەنی پارێزگاکان. پێمان خۆش و
ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هەموو لایەنەکان یەکلیز بین بەڵام بەداخەوە لایەنەکان ئێمەیان نەخوێندەوە و تەسەوری شیانوا بوو کۆمەڵی ئیسلامی دوای ئەو فشارە و زەختاری لەسەری کراوە قیادەکانی هەموو گیراوە قاعدی جەماوەری نەماوە دەنگ ناهێنێ بەڵام خۆشبەختانە کۆمەڵ چۆنا ئەو شێبڕکەوە توانی سەربەرزانە 6 ئەندامی پەرلەمانی کوردستان بەدەست بێنێ و هەروەها 2 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و سلێمانیش لە سلێمانی 3 کەس و لە هەولێر 2 کەسی دەرچوو ئەمە بەڕاستی جێی مفاجئە بوو مفاجئە انتخاباتی ئەو کاتە کۆمەڵی ئیسلامی بوو قسەکەی من لێرە ئەوەیە ئێمە ئەو 2 ئەندامەمان کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون ئەو کاتە دەرچوون بە دەنگی خۆمان لیستی کوردی کە لە دەرەوە بوون و ئێمەیان نەخوێندەوە ئێمە بەڕاستی بۆ ئەوەی لیستی کوردی یەک ڕیز بێ و یەک هەڵوێز بێت لە بەغا بەرامبەر ئەو هەموو تەحەدیاتانی کە لە بەغا ڕوبەڕووی کوردەبەوە ئێمە 2 ئەندامەکەی خۆمان خسە پاڵ لیستی تحالفی کوردستانی بەبێ مقابل لە کاتێکوانیوەیان قبول بەڵێ پێشترەوەنەوەیان قبول نەبوو ئێمە لە لیستەکەشیان نابین ئێمە ئەوەمان کرد بەبێەوەی دانیشی لەگەڵیان بڵێن چیمان بۆکەن یا لە بەرامبەر چی ئەماکەین یا ئێوەتمەدان پێشوەنە یا مەکاسی بیێمە لەو ڕۆژ هیچ کەلیمەیەک لەلایەن ئێمە نەوتراوە هەر خۆمان لە ڕێی ئەعلامی خۆمانەوە کۆمەڵی ئیسلامی و کاتی ئەعلامان کوردمان ئێمە ئەوە بڕیارماندا دوێنەرەکەمان 2 نوێنەرەکەمان بخینە پاڵ لیستی هاوپەیمانی کوردستانی لە بەغا کە ئەمە بەڕاستی کەس نایکا بەداخەوە لە سیاست ئەمڕۆ بووە بە بەرژەوەندی حیزبی پێش بەرژەوەندی گشتی ناڵم بە مطلقی هەموو لایەنەکان بەڵام زۆرینەی لایەنەکان بە تایبەتی لایەن دەسەڵاتدارەکان ئەوەی بەرژەوەندی خۆیانوی ئەواکەن ئەمە خاڵێکی ترکە ئەوە شتێکە مێژوو تۆماری کردو هەماوەتەوە و هەتا ئێسش ئەوانە ئینسافیان هەبێ ئیزان ئێمە بەڕاستی زۆر محەتات هاتوتە پێشەوە لایەنەکان ویسیوانە کۆمەڵی ئیسلامی هەر لەبەر باگراوەندی ئیسلامی خۆمان ئێمە وەکو خەڵکێکی ئیسلامی کە باگراوەندێکمان هەیە و فەخری پێوەکەین و هاتوونە ساحەکەەوە بۆ خزمەتی ئەم میلەتەی خۆمان بە فکری ئیسلامی بە نەهجی ئیسلامی ئەمە زۆر لە زۆر محەتاوی ویستراوە کۆمەڵ پەراوێزخرێ ئەوە کۆمەڵ نەخوێنرێتەوە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشا ساباتمان بۆ مقابلەکانمان لەسەر ئەو هەڵوێستە نەکردووە بۆ نمونە مەسەلەی ڕیفراندۆم کە ئێمە بە ساڵی 2007 کرا هەر لە یەکەمین کۆبوونەوە کە سەرۆکی هەرێمی ئەو کاتە بانگەشەی لایەنەکان ئێمە نەچوین بابە ئەم خەتوەیەکی هەستیارە خەتوەیەکی ترسناکە چۆن بەبێ دراسە ئەم هەنگاوە ئەنرێ میلەتێک هەڕاجەکرێ میلەتێکی دەسەڵاتێکی ڕقەمێکی گەورەیە لە عێراقاوە دە سنوور و ئەو شوێنانەی زۆربەی ئەو سنوورانەی کە وەختی خۆی ئێمە خەومان پێوە بینی لەژێر دەسەڵاتی کوردستان هاتو تۆژێ دەستمان بە شاری کەرکووکیشەوە ئێمە هەڕاستکردنی ئەو پرۆسەیە بەبێ ئەوەی تۆ هیچ زەماناتێک لە هیچ لایەکە وەرگرتوێ ئێمە بەڕاستی لەو کاتە زۆر زەختیان لێکردین زۆر داوایان لێکردین کە هەڵوێستمان هەبێ و ئەمە قەزەیەکی مەسیری ئێمە وتمان شوێنانە دوای کەس ناکەین چاونان و قێنین و ملێن و میلەتەکەی خۆمان هەڕاستکەین ئەوە ناکەین ئەوە قبول ناکەین بۆیە ئێمە لەو ڕۆ هەڵوێستی خۆمان ڕاگەیان وتمان ئێمە چکە تەمان ئەو بابەتش ئەو لایەنە دەسەڵاتدارەکانی لە پشتەوە بوو و بە قووەتەوە پشگیری و قەزەیانە کرد و هەر لایەنێکیش سەری بۆ لەقانایە یا لەگەڵیانە نەبووایە پشگیری بیرروبۆچوونەکەی ئەوانی نەکردایە ئەوانەیە خسە خانەی دوژمنکارانەوە و بە دوژمنی خوانیان لە قەڵەمەدا ئێمە ئەوشمان هەر قبول کرد کە ئەو کاتێ ئێمە حیزبێکی ئەو کاتە ئێمە لەناو حکومەتی شابووین ینی لەو کابینەیە ئێمە مشارێکی حکومەت بووین بەڵام هەڵوێستەکەمان قبول نەبوو لەبەرەوەی هەڵوێستێکی مەدروست نەبوو و بەڕاستی هەڕاستکردنی میلەتێکی گەورەی و بالفعل نەتیجەکەشی وا بوو کە نەتیجە لە 150 هەرێمی کوردستان و سنوورەکانمانە دەستا بەسەوتاییشدا لە کاتی هەڵبژارتنە ئەمەمان بۆ کرد ئەمە هەڵوێستەکەی ئێمە قسەکەی منەوەی ئەی بۆ لە نەتیجە باشەوە لەگەڵی نەبوون بۆ دەنگتانە ئەمە هەڵوێستێکی نیشتیمانیان ئێمە نامانەوێ لە هەڵوێستە نیشتیمانەکانە غایب بین کەس لە پێشتر لە خۆمان نابینین لە مەسایلی هەڵوێستە نیشتیمانەکانە لە کوردایەتیە لەسەر بەخۆی بۆ کوردستانە کاتێک کۆمەڵی ئیسلامی و پاشان کۆمەڵی داوە پێشتر بزوتنەوەی ئیسلامی قیادەکانی ئێمە داکۆشیان لەسەر قەزی میلەتی کوردی خۆمان کردوەوە داکۆشیان کردووە چۆن عەرەب وڵاتی خۆی هەیە چۆن تورک وڵاتی خۆی هەیە چۆن ئەم هەموو میلەتە هەیە کوردیش مافێکی سانای خوا پێداوە ئەبێ وڵاتی خۆی کەس لەم بابەتە نەیتوانێت پێشێمە بکەین مامۆستا ڕۆژی هەڵبژاردنیش کۆمەڵی دادگەری بۆ تەخوینەکرایەوەەوە فشاری وڵاتانی دراوسی لەسەرە بۆیە پشتگیری لە بەڵێ وڵاتەکانی دراوسی هیچی لەگەڵی نەبوون و ئێران و تورکیا و حتا بەغا هەڕەشیان کردووە بالفعل هەڕەشەکەشیان بردەسەر و ئەمریکاش یەک وڵات بە خیتابێکی ڕاستەوخۆ
نەیوت ئێمە لەگەڵ ئەم پرۆسی ڕفراندۆمی هەرمی کوردستانە کە ئەمە خەتەرێکی گەورە بوو ئێمەمان و ئەمە خراپە بە چەند ڕۆژێک پێشەوە ئێمە وەزیری خارجی تورکیا هاتە هەرێمی کوردستان و لایەنەکانی بینی و لە ناویشانە ئێمە هەمان قسەی کرد کاکەمە ئەمە ئێوە یاری بە ئاگرەکەن ئێمە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانەوە بەردەوام تەنانەت کاتە خولەکەش کۆتایی هاتوو تا ئێستا و لە داهاتووشا پشتیوان بەخوای گەورە هەر بۆ جۆرە هەڵسوو کەوتەکەین لە هەر شوێنێک ناڕزایەتیەک هەبوو بێ لە هەر شوێنێک پێشێرکاری ماف هەبوو بێ لە کوردستانە لە زاخۆ بۆ کەلار و کوفری بەڕاستی ئێمە لەوێ بووین کەم تەرخەم نەبووین کەم تەرخەم نەبووین تەنانەت توێشەنگیش بووین با من نمونەیەکی سادە باسکەم کاتێک کە چالاگوانان و ڕۆژنامەنووسانی بادینان دەستگیر کران سەرەتا نزیکەی 40-50 کەسێک دەستگیر کرا بوون دوایی 4-5-6 کەسیان سزادران ئێمە بەڕاستی هەموو دانیشتەکانی دادگا بە تەنیشت کەسوکاری چالاکوانان و ئەو ئازادی خوازانەوە ئامادە بووین و پاپشتیان بووین پشتگیریان بووین و لە ڕێگەی بوونمان لە ناو دادگاوە بە تەواوەتی ئاگاداری دۆسیەکانیان بووین کە بەڕاستی چەند ستەمکارانەیە بەرامبەر بە و هاوڵاتیە ئازادی خواز و تێکۆشەرانە و چەند دۆسیەکی بەلاڕێدابرا و بە سیاسی کراوە ئەمە ژوای کرد ئێمە هەم لە پەرلەمانەوە ئەوەی توانیمان کاریان لەسەر بکەین و هەم ڕای گشتی وەکو فشارێک دروستکەین و بۆ ڕاگەیاندنەکانیش بەڕاستی ڕاستیەکان بۆ خەڵک ڕوونکەینەوە کە بەڕاستی ئەم دۆسیە هیچ پەیوەندی بە یاسا و بەڵگە و تاوان و ئەوانەوە نییە و ئەمە دۆسیەکی سیاسیە و تەنگ پیاڵچنینی ئازادی خوازانە سەرکوتکردنی خۆپشاندانەکانە و لە هەموو خۆپشاندانەکانی تریش بە هەمان شێوە ئێمە بە تەنیشت هاوڵاتی خۆمانەوە بووین بە تەنیشت دەنگدەری خۆمانەوە بوون بە تەنیشت خەڵکی خۆمانەوە بووین لە مامۆستایان گرێبەستەکان فەرمانبەران خانەنشینان لە کەلار لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر لە زاخۆ لە دهۆک لە هەموو ئەوانە چەند طبعاً ئەمە وەکو منەتێک نییە بەرامبەر بە هاوڵاتی بەڵام حەقیقەتێکە ئێمە ئەم حەقیقەتە زۆر جار خەڵکانێک کە بە پارەی دزراوی ئەم میلەتە میدیاکانیان بەڕێوە بن و سۆشیال میدیای زەبەلاحیانەیە ئەیانێ ئەم حەقیقەتانە لێڵکەن بڵێنەها ئەوە کاکە بۆ مزایدەی چی یعنی من تاکێ ئەمە بە مزایدە خوێنێتەوە من 15 ساڵە لەگەڵ خەڵکم لەگەڵ هاوڵاتیم تەمەنی خۆم لەگەڵەوە سپی کردووە یعنی چی مزایدە مەسەلەن تۆ ئەوەیە هەفتەیەک پێش انتخاباتیەیت پارەی زەبەلاح و عشیرەت کۆکەرەوە پارە تەوزیعکە و نازانم لەگەڵ ڕێزمە درۆ و چاواشەکاری بۆ خەڵک بکە و دوای هەڵبژاردن مۆبایلەکەت بگۆڕۆ بیکوژێنەرەوە ئیتر لە خەڵک مەپرسەرەوە تا 4 ساڵی تر دیسان جارێکی دە خەڵک بخەڵێن ئێمە شەو ڕۆژ لەگەڵ خەڵکین لە مزگەوت لەگەڵ خەڵکین لە نەخۆشخانە حکوومەتەکان لەگەڵ خەڵکین مناڵەکانمان لەگەڵ مناڵی خەڵکە خوێنێ ماڵەکانمان لە ناو ماڵی هاوڵاتیانە لە گەڕەکە ئاساییەکان هەیە لە خۆپشاندانەکانە لەگەڵ خەڵکین لە ژیانی ڕۆژانەمانە لەگەڵ خەڵکین لە کاتی هەڵبژاردنەکانە لەگەڵ خەڵکین دوای هەڵبژاردنەکان لەگەڵ خەڵکین کاتی بێموچەی و خۆپشاندان و ناڕزەکان لەگەڵ خەڵکین دوای ئەوە هەر لەگەڵ خەڵکین بۆیە کاتێک کە ئەوە بۆ کەسانێک کە مزایدە و قسەی ناڕاستە کە بالضبط ڕاستە دەڕۆژ پێش هەڵبژاردنەکانیان پارێکی زەبەلا هەڵەڕژن لە پارەی دزراوی میلەت و تاوەکو دەنگەکە لە خەڵک ئەکڕن دوای هەڵبژاردنەکان مۆبایلەکانیشان قەپاتەکەن و جوابی خەڵک نادەنەوە ماڵەکانیان لە سیتیەکانە خۆشەژین و شاهانە ئەژین خەریکی سەفرە و سیاحەتی خۆیانن تا 4 ساڵی تر دیسانیانەوە یەخی هاوڵاتیەکەنەوە داوای دەنگی سوپاس بۆخوا کۆمەڵی دادگەری کوردستان سەلماندوێتی و بە فعلی بە کردار کە نوێنەرەکانی نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانن بێجیاوازی ڕاستە ئێمە ئیسلامین ڕاستە ئێمە داکۆکی لە پەیامەکەمان لە ئیسلامەکەمان لە قورئانەکەمان لە شەرعەکەمان لە پێغەمبەرە خۆشەویستەکەمان دووری خوای لەسەر بێت کە پێغەمبەری هەموو موسڵمانانە کە ڕەحمەتەن للعالەمینە بۆ هەموو ئینسانێک بەڵام لەگەڵ ئەوەشە کە ئێمە ئەمە ئەرکەمان هەیە هاوکات هەر هاوڵاتیەک لە کوردستانە ستەمی لێکرابێ ئێمە لە پشتی بووین ئیتر هاوڵاتیەکە دەنگدەری ئێمە بوو بوێ یان نەخێر دەنگدەرمان نەبووە تەنانەت ئەندام و لایەنگری لایەنەکانی دەسەڵات زوڵمی لێکرابێ ئێمە وەکو هاوڵاتیەک پشتگیری بووین مسلمان بێ مەسیحی بێ ئێزیدی بێ هەر کەسێ بێ بەبێ جیاوازی چونکە پێمان وایە ئەم ڕێگایە جێبەجێکردنی ڕێگەیەکە کە خوای گەورە فەرمانی پێکردووە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمانی پێکردووە کە ئینسانی مسلمان ئەبێ لەگەڵ ستەم لێکراو بێ ئەبێ لەگەڵ مەزلوم بێ ئەبێ لەگەڵ حەق خوراو بێ تا ئەو کاتەی حەقەکەی بۆ وەرگێتەوە بۆ وەرگرتنی حەق لە کوردستانە بەڕاستی یەکدەنگی پێویستە
نابێت خەڵک لێگەڕێ بڵێ ئەوە فلان کەسێ و فلان کەسێ و داکۆکیەکە و ئیتر من پشتکەمە نا ئەبێ هەموو بە یەکەوە لەو وێزگانەی کە خەڵک پێویستە لەگەڵمانە پشتگیر بێ تا ئێمە دەنگێکی بەهێز بین دلێر بین هەم لە کوردستان هەم لە بەغدا هەڵسەنگاندن بۆ ئەدای نوێنەرەکانمان بەڕاستی وەستاوەتە سەر ڕای هاوڵاتیە ئێمە ئەوەی لەسەر شانمان بووە بە پێوەرە ئیمانیەکان بە پێوەرە ئەخلاقیەکان بە پێوەرە یاساییەکان بە پێوەرە ویژدانیەکان ئەرکی خۆمان جێبەجێ کردووە دوجارەوە هاوڵاتیە ئەبێ بە وشیاریەوە ئەوانەی کە لەگەڵ ڕێزمە ئەیان خەڵەتێنن یا درۆ دەلەسە بڵاوەکەنەوە یا هەیمنەیەکی گەورەی ئەعلانیان هەیە چاواشەیان نەکەن وشیار ئێمە ئەوەی تەبەن ئەوەی ئەم دیزاین و ئەم دەستکاری نەتایج و تەزویراتانەکە حیزبەکانی دەسەڵاتە لە هەرێم حیزبەکانی دەسەڵاتی هەرێمە لە بەغاش حیزبەکانی دەسەڵاتی بەغایە بە مساعدە و هاوکاری وڵاتی ئیقلیمیەکان ئێمە عادەتەن وەکو حیزبێکی سیاسی سەی جەرایانی ئیشەکانەکەین جاری پێشوش هەروە بووە ئێمە هەتا ڕۆژی دەنگدان تەمەنە پرۆسی ڕۆژی دەنگان کراوە ئەم تەزویرەی یا ئەو دیزاینی کە لە پەرلەمانی کوردستان ڕۆژی دەنگدان لەو 24 ساعتە کە خەڵک چۆوە دەنگدان یاری و تەلاعوب کراوە بە جیهازەکان و وای کردووە ئیعازێکی پێدراوە ئەو ڕقەمانە بەو شێوەیە دەرکا کە خۆیانیانەوێت ئێمە ئێستا ئەمە حەولە لەگەڵ حەولایانی تراوەتە 8 لایەن ئێمە یاداشمان ناوە بە کۆمسیۆن کە نابێ ئەو سیناریۆیانەی انتخاباتی کوردستان دووبارە بێتەوە لە هەر لەحزەیەکە جەنای مامۆستا عەلی باپیریش ئەو ڕۆژە لە دیداری مێری ئاماژەی پێکرد کە ئێمە هەر دەقەیە هەستکەین شعور بکەین بەوەی کە دیزاین هەمان هەڕێسمانە بێ و بایکۆتیان پرۆساکەین بەڵام ئێمە بایکۆتی پرۆسی سیاسی ناکەین پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە و لە عێراقا پێمان وایە لایەنە ئەسیلەکان بێ بەشدار بنتیایە و ئەبێ بەرنامەی خۆیان تەڕەحکەن و بێنە پێشەوە بەڵام ئێمە ڕەواج یا شەرعیەت بە پرۆسی تەزویر نادەین ئەم جارە ئەو ڕێوشێنانەی کە گوتم لەگەڵ حەولایانی تاگرتومانە بەرەو بە کۆمیسیۆنمان و تۆ مەسەلەی دەنگدانە بژاردننی دەنگە ڕۆژی دەنگدان و ئیفرازە ئەمانە هەمووی دەنگدانەوەی ینی کۆمەڵی حتا ئەو مەسایلی ئەلکترۆنیات و شتەیە کابێ بەڕاستی چاودێرێکی زیاتری بخێنە سەر وڵا ئومەمی متحیدە و لایەنە معنیەکانیشمان لە پرۆسیاگەدار کردەوە بەڵام ئەمە مانایەوە نیە سە بڵین هەموو شتێ ساغ بۆتەوە و هەموو دقەیەک ئەم لایەنە دەسەڵاتداران لە کەمینان بۆ تەزویرات و ئەیانەوێ نێنە دواوە و ئەیانەیە کورسەکانیان زیاکە نەکەمکە ئەمە کە هەموو واقعگەزانێن نەیەکێتی نەپارتی لێرە نە حیزبەکانی شیعەش لە بەغا هی ئەوە نین جارێ خەڵکی جەماوەرەکانی کوردستان و عێراق متمانیان پێباتەوە و دەسەڵات و یا وەکو بڵێ حەدیە قەلەبێ دانکانە کەمغا نەک دانکانیان زیاکە کورسیشیان زیاکە کەسەوە تا ئەعلانێکن ئێستا دەڵێ ئێمە هەموو خۆمادانەوە لە جاران زیاتر بێنین ئەمە گەر تەختیت و پلانێک بێ بەڕاستی هەر دقی ئێمە هەستی پێ بکەین هەمان هەڵوێسمانە بێ و بۆ هەموو لایکی ڕاگەێنی هەرچی پەیوەستە بە بانگەواز و پەروەردەش کۆمەڵی دادگەری لە 4 ساڵی ڕابردوودا ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی پێکێنابوو لەو ڕێگەیەشەوە دەیان و سەدان چالاکی نەوعیان بە ئامانجی برەودان بە ئاین و پەروەردە لە ناو کۆمەڵگەی کوردیە ئەنجام داوە. کەناڵی بانگەواز و دەستگای نووری حیکمە دوو ناوەندی گرنگی کۆمەڵی دادگەرین کە لەلایەن ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵەوە سەرپەرشتی دەکرێت و ڕۆژانە خزمەت بە تاکی خەڵکی ئیسلام دۆستی ئەم هەرێمە دەکات. بەڵام ئەم خزمەتانە لەلایەن دەسەڵاتەوە قبولکراو نەبووە و بەردەوام گرفت بۆ کارەکانیان هێنراوەتە پێش بە شێوەیەک محەممەد حەکیم کاندیدی ژمارەیەکی بازنەی سلێمانی لیستی 285 کۆمەڵ ڕایگەیاند. کۆمەڵ بووەتە چتر و پەرژینێک بۆ ناوەندە ئاینی و پەروەردەیەکانی هەرێمی کوردستان و لاوازبوونی کۆمەڵ واتە لاوازبوونی پەروەردە و بانگەواز. دەستگای نووری حیکمە نزیکەی 20 ساڵە لە خزمەتکردن بە تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگە بەردەوامە و بە هەزاران منداڵ و نەوجەوان و بەتەمەن لە هەردوو ڕەگەزەکە سوودمەند بوون و سەدان مامۆستاش بەبێ بەرامبەر درێژە بە تەمەنی دەستگاکە دەدەن و دەیان ناوەند و بنکە و بازنە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کراونەتەوە و بەردەوام لە زیادبوونیشدان. دەستگای خێرخوازی بەخشین و نەخۆشخانە و کۆمەڵگە پزیشکیەکانی هەمان دەستگا یەکێکی دیکەیە لە خزمەت و دەستکەوتەکانی کۆمەڵی دادگەری کە ئەم حزبە خزمەتکاری کۆمەڵگەی کوردەواری و ئاین پەروەرە بە باشی ئەسپی خۆی لەم بوارەشدا تاوداوە و خزمەتێکی بەرچاوی کردووە. دەستگای بەخشین هاوکاریەکانی بۆ باشووری کوردستان و ڕۆژهەڵات و باکوور و خۆراوای کوردستانی گەورە بووە و بێجیاوازی خزمەتی کردووە
جگە لە کوردستانی گەورەش بۆ وڵاتانی ئەفریقا و بەتایبەت کەرتی خەزدەش کۆمەکی کردووە بە شێوەیەک 1970 چالاکی خێرخوازی بۆ لێ قەوماوانی ئەو کەرتە ئەنجام داوە کە خۆی دەبینێتەوە لە خواردنی ئامادەکراو، سەبەتەی خۆراک، جلوبەرگ، نان، هاوکاری دارایی، دابەشکردنی ئاو، قوربانیکردن، دابەشکردنی ئارد، دابەشکردنی خێمە، نۆژەنکردنەوەی مزگەوت و دروستکردنی، هەروەها دروستکردنی سەنتەری پەروەردەیی، کەفالەتی منداڵی بێباوک، دابەشکردنی شیر، دابەشکردنی خورما، ئامادەکردنی شەمی پارشێ و بەربەنگ لە مانگی پیرۆزی ڕەمەزان و دروستکردنی نەخۆشخانە و بەخشینی خوێن. هەرچی پەیوەستە بە نەخۆشخانە و کۆمەڵگە تەندروستیەکانی بەخشین لە یەک نەخۆشخانە و 5 کۆمەڵگە و دەرمانخانە پێک دێت. کۆمەڵگە و دەرمانخانەکانیش لە گەرمیان و گەڕەکی ڕاپەڕین لە سلێمانی و کەرکووک و چەمچەماڵ و پێنجوێن و ڕانیەیە. تەنیا لە نەخۆشخانەی بەخشین کە لە 28/2017 کراوەتەوە 700,000 چارەخواز سەردانیان کردووە. ساڵانە بە بڕی 170 ملیۆن دینار هاوکاری 7,000 چارەخواز دەکات و لە ماوەی 7 ساڵی ڕابردووشدا بە بڕی ملیارێک دینار هاوکاری 49,000 چارەخوازی کردووە. ئەمە جگە لەوەی بینینی نەخۆش تەنیا 3,000 دینارە و دەرمانەکانیش بەراورد بە کوالێتیان هەرزانترینە. ئەوەی کە مەبەستمە زیاتر لەگەڵ جناب تا گفتوگوی لەسەر کە مەسەلەی پەروەردە و بانگەوازە کە جنابەت لە 4 ساڵی ڕابردوودا لە ئەنجومەنی باڵای شاران دەورێکی باڵا و سەرپەرشتی ئەو بابەتتان کردووە. ئەمەوێ باسێک لەوە بکەین کە کۆمەڵی دادگەری و لە ڕێگەی و ئەنجومەنی جەنابتانەوە چه خزمەتێکی کردو و چالاکیەکانی لە چه ئەستێکا بوو؟ سەرەتا ئەوە بڵێم کۆمەڵی دادگەری هەر لە کۆنگرەی پێشووەوە ئەم کۆنگرەنا 3 ئەنجومەنی دروست کردێکیان بەناوی ئەنجومەنی پەروەردە و بانگەواز یا بانگەواز و پەروەردە ئەو ناویان ڕاسترە. ئەوەش بۆ زیاتر گرنگیدان و بایەغدان بە پەروەردە و بانگەواز لە ناو کۆمەڵی دادگەری و لە دەرەوەی کۆمەڵی دادگەریش. لە ڕاستیشا ئێمە لەو 4 ساڵە کۆمەڵی ئیشی باش و گەورەمان کردووە چ بۆ ناوخۆ چ بۆ دەرەوەی کۆمەڵی دادگەری. ئێمە لەو کارە گەورانە کردومانە کۆنفرانسێکمان کرد 100 کەسی شارەزا لە کۆمەڵ و لە دۆست و لایەنگرانی کۆمەڵمان کۆ کردەوە دەربارەی ئەوەی ئێمە لەم 4 ساڵە بۆ پەروەردە و بانگەواز چی بکەین، پێشنیار و تێبینی و سەرنج و چیتان هەیە چ لە ڕابردووی کۆمەڵ چ بۆ داهاتووی چی بکەین. و کۆنفرانسەکە کراوە چەند گروپەیەکەوە هەر گروپێک لە مەجارێک و لە بابەتێکە کۆمەڵە پێشنیار و کۆمەڵشتی جوان و بابەتیان پێشکەش بە سەرپەرشتیار و هەڵسوڕێنەری کۆنفرانسەکە کرد کە ئێمە لە دواترا ئێمە وەکو ئەو ئەنجومەنەی خۆمان هەڵساین ئەو شتانەمان ڕێک خست تەرتیبمان کرد جیامان کردەوە کە کۆمەڵێ بوار بوو بەڕاستی زۆر ئیسفادەمان لێ کرد. یەکێک لە بابەتەکان کە زۆر جێگەی ئیهتیمامی ئێمە بوو مەسەلەی منهەجی پەروەردەیی بوو. ئێمە لەو 4 ساڵە توانیمان منهەجی پەروەردەیی کە لە کۆنگرە پێشوە کە ترە نەخشەی بۆ دانرا بوو ئێمە توانیمان لەو قۆناغا هەمووی تەرتیبی بیکەینە 3 قۆناغ بە کۆمەڵێک کتێب و بابەت هەمووی چاپ بکەین. مازام 1-2 بابەتێکیان کە تۆزێک ڕێک نەکەوت بە قۆناغی مناڵانیش کە پێش پەروەردەی کادیر و ئەندامە هەموویمان چاپ کرد، هەموویمان ڕێک خست، هەموویمان گەیاندە ئۆرگانەکان بە تایبەتی مەڵبەندەکان و بەشێک لە مەکتەب و دەستگاکان و بەشێکیش لە ئەو ئۆرگان و مەڵبەندانە کاری باشیان لەسەر کردبوو. پاشان ئێمە لە هەر مەڵبەندێکە کارگەرێکمان دانابوو بۆ ئەوی کەواکو سەرپەرشتی ئەو ئیشی پەروەردە و بانگەوازە بکات لەو سونرا و نوێنەری ئێمە بێ لەوێ نوێنەری ئەنجومەنەکە بێ. و ئێمە کۆمەڵێ خول و دەوراتمان کردەوە بۆ ئەم بابەتانە. خولەکان 2 جۆر بوون. خولمان هەبوو مەرکەزی کە چەند خولێکی مەرکەزیمان کردەوە لە سلێمانی و لە هەولێر بۆ ئاسانکاری بۆ خەڵکەکە ئەوانەی سنووری ئەو مەڵبەندانە ئێوێن لە هەولێر ئەوانەی سنووری سلێمانی لە سلێمانی کە چەند خولێکی مەرکەزی زۆر باشمان کردەوە کۆمەڵی بابەتی زەرور و پێویست بۆ ئەو قۆناغە و هەندێکشی خولی ناوچەی بوو لە سنووری مەڵبەندەکانە. هەر مەڵبەندی خۆی بە لە ڕاوێژ لەگەڵ ئێمە چ بابەت و بوارێک پێویستە ئێمە خولەکان و مامۆستاکان و بابەتەکانیمان پێکەوە ڕاوێژمان لەسەرە کرد و ئەمان کردەوە. هەڵم نەگرێت تاقیکردنەوە شتیش هەر هەبوو
بەڵێ ئەو علاقی منهجی پەروەردەوەی منهجی پەروەردەیە کە ینی لە هەندێک مەڵبەندیشە ئەوەنە چوو بۆ پێشەوە تاقیکردنەوەشی لەسەرەکانی دوای تەواوکردنی خۆناغەکە تاقیکردنەوەیکیشی لەسەرەکرا کە ئەوەش بەڕاستی زۆر جێی دەستخۆشی بۆ ئەو مەڵبەند و بۆ ئۆرگانە کە کردویان کارێکی ترکە ئێمە کردمان لەوێ ئێمە 2 ساڵێک لەمەوە پێش بوو ئازانم مسابقەیەکمان کرد مسابقەیەک بە ناوی قورئان بەهاری دڵانە کە بەڕاستی نزیکەی 80,000 کەسێک تیا بەشداری کرد و کۆمەڵی هەدیەی گەورەماندانە لە ناویانە سیارەیەک بوو سیارێکی قەمەرەیەک بوو بای 140 وەرەقە بوو من خۆم چوون لە کۆمپانیا کڕیم بۆ ئەو خوشکە بە ڕێزەکەەوەی دەرچوو بوو عمرەشی تێبوو بەڵێ عمرەی زۆر ئەمەی دووەمیان عمرەی زۆری تیا بوو ئەوەی تریان مەسا سیارە و کۆمەڵی عمرە و کۆمەڵی بابەتی تر بوو کە ئەوەش بەڕاستی هەندان و دوو تاقیکردنەوە بوو بەهاری دڵان و 2 جار کرانی بەهاری دڵان قورئان بەهاری دڵانە جارێکیان مەسا و کاتە ئەنجومەن سەرپەرشتی کرد جارێک تر ئێمە دامانە دەستی هەندێک لە هەندێک برای تر کە ئێمە لە سەرپەرشتیمانەکردن نەک ڕاستەوە خۆ ئێمە لەگەڵ قەزیەکابین کەەوەش بەڕاستی بابەتەکان بابەتی قورئانی بوون وایە کرد کە خەڵک قورئان و تەفسیر و مانا و لەبەرکردن و ئەو شتانە گشتیوە کە بەڕاستی وەش گرنگێکی گەورەیەوە توانین بڵێ شتێکە بۆ دەرەوەی کۆمەڵ ینی 80,000 کەس بەشداری بکات لە خوشک و لە برا و لە مناڵ و لە هەموو تەمەنەکان شتێکی گەورەیە بەڕاستی قورئان مەسا بابەتێک دیاری کرابووە لە قورئان ئەم بابەتە کابرا بچێ بیخوێنێتەوە بە وردی و ئەوان شتێکی ترکەواکو ئێمە زۆر گرنگیمان پێدا مەسلا سەردانیکردنی مەڵبەندەکان و ئۆرگانەکان ئێمە مەیدانی خۆمان ئەو ئەنجومەنە چوونەتە سەری هەموو مەڵبەندەکانمان داوە ئەوە شتێکی دەوری و خولی بووە چوین لە نزیکەوە بزان ئیش و کاری باروەردە چۆنە مەدارسی شەرعی چۆنە سەندەری حکمە چۆنە ئەو ئیشی پەروەردە و بانگوازە بە هەموو بەشەکانیەوە لە ئەنجومەنەکان مەسول ئەنجومەنەکان لەوێ حزوریان هەبووە مەسول مەڵبەندەکە کارگێڕەکان بە تەفسیل و بە تااقەت دانیشتوین لەگەڵیانە باسمان کردووە و ئیجابات و سەلبیاتی ئەو کاری پەروەردە و بانگوازە بە هەموو بەشەکان و کەلا لە مەڵبەنددا هەیە ئێمە لەگەڵیانە تاوتێمان کردووە و دواتر کە هاتوونەتەوە ئێمە دوایی کۆمەڵێک وەکو لە نامەیەکمان ئاراستی و مەڵبەندە کردووە کە ئەم خاڵانەتان باشە ئیشی لەسەر بکەن ئەم خاڵاتان لاوازە چارەسەری بکەن و چارەسەرەکانشی ئاوابی بەم کارانە اینجا ئێمە کۆبوونەمان لەگەڵ کەناڵەکانی کە علاقیان بە ئێمە وەکو کەناڵی بانگەواز وەکو رادیۆکان وەکو کۆمەڵێک بابەت حتا کەناڵی پەیام بۆ هەندێک بابەتی کەواکو ڕوو لە مەسلەی داعوە و بانگەواز و مەسائلی شەرعیوانەیە کەناڵی بانگەواز تا چەند ئاماجەری خۆی پێکاوە و پلان هەیە لە ئایندە ئینشەڵا زیاتر کەناڵی بانگواز ئێمە کۆبوونەوەی دەوریمان هەبووە لەگەڵی بەتایەتی لە ڕەمەزانەکانە بۆ بەرنامەی ڕەمەزان ئەوان و پەیام مەسەڵەن پێش وەخت بە چەند مانگێک کۆبوونەمان لەگەڵا کردوون خۆیان پێشنیاریان هەبوو چی بکەن ئێمەش پێشنیارمان هەبوو بۆیان کەوا چی بکەن لە ڕەمەزانە بابەتەکانیان چی بێ ئەو مۆزوعانە کە زەرورە لە ڕەمەزانە ئیشی لەسەر بکەن دکتۆر گیان تا چەند بوونی دەستگای بەخشین بۆ هەرێمی کوردستان گرنگ بووە و تا چەند بۆشاییەکی گەورەی پڕ کردوتەوە بەنای خۆی گەورە میێرەبان سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی بەڕێز سوپاس بۆم دەرفەتە دیارە سەرەتا دەستگای خێرخوازی بەخشین وەک بەرنمەیەکی تەلەڤیزۆنی دەستی پێکرد لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لە ساڵی 2009 ئەو کات بە نەخۆش دەستی پێکرد هاوکاری نەخۆش کاتێک کە بینیمان ئەم دەستگایە خەڵک دێ بەدەمەوە و فەقیر و هەژاریش زۆر بووە بە تایبەتی لە دوای قەیرانەکان و هاتنی داعش و نەمانی موچەوەک هەموو خەڵکی کوردستان نەزانن گرفتێکی گەورە دروست بوو بۆ موچەخۆران بۆ خەڵکی کوردستان بەگشتی لێرەوە ئێمە هەستمان بەوە کرد کە دەستگای خێرخوازی بەخشین ضرورەتێکی زۆری هەیە بۆ بوون و وجود بە تایبەتی خەڵکێک کە کاری خێرخوازیەکە وەک کەسابەت و بژێوی ژیان ئەو کارەکە پێویست بوو کە دەستێکی ئەمین و سەرڕاست هەبێ ببێ بە حەلەقە وەسڵ پەیوەندی نێوان خێرخوازان و خەڵکی مستحق و شایستە لێرەوە ئێمە بە ضرورمانزانی کە دەستگاکە فراوانتر بکەین و وەک عەرزم کردن سەرەتا بەرنامەیەکی تەلەڤیزۆنی بوو پاشان بوو بە ڕێکخراوێکی لۆکاڵی و ئێستا بۆ بە ڕێکخراوێکی جیهانی لە چەندین شوێنی جیهانە
خزمەتەکە سەبارەت بەوەشی کە چ کەلێنێکی پڕکردێتەوە بە دڵنیاییەوە بە گوێرەی ئەو داتایانەی کە هەیە هەتا ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستانە زیاد لە 300,000 کەس سوودمەند بووە لە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە 252 بەس خانومان دروست کردووە و مانگانە زیاد لە 1150 مناڵی بێباوک موچە وەرەگرێ و نەشتەرگەریمان کردووە سەرچاوی بژێویمان بۆ خەڵک دابین کردووە بە دڵنیاییەوە خەڵکی بە ئینسافی هەرێمی کوردستان ئەو شایەتیە دەن بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە بە دڵنیاییەوە کەلێنێکی زۆر گەورەی پڕ کردوێتەوە. دکتۆر ئێوە هاوکاری کێوتان کردووە سەرەتا ئەیانوت هەر باشووری کوردستانەکەن چوون بۆ ڕۆژەڵات دوای وتیان هەر ڕۆژەڵاتەکەن ئەوە بۆ خزمەتەکەتان چووە باکووری کوردستانیش دواتر ڕۆژئاوامان بۆ خزمەتی ڕۆژئاواشتان کرد هاوکاری ڕۆژئاواشتان کرد بە شێوەیەک لە شێوەکە دواتر بابەتەکە گوازرایەوە بۆ کەرتی خەزە گلەیتان لێ کراوتیان پارەی ئەم وڵاتە ئەبەنە دەرەوە دوایی بە شێوەیەکی تر پارەی ئەم وڵاتتان دەوڵەمەندتر کرد بەوەی کە پارەتان لە دەرەوە هێنا و ئامێتان بۆ کردی بۆ نەخۆشخانەی هیوا دواتر وڵاتانی ئەفریقاشتان لەبیر نەکردو و هەندێک لە وڵاتە دواکەوت و هەژانشینەکان پێم خۆشە جەناب باسێک لەوە بکەی دەستگای بەخشین خزمەتەکانی بە چه ئاراستەیە کردووە و ئایا ناوچەگەرێتی و وڵاتگەرێتی و باگراوەندگەرێتی کە ئایا باگراوندی ئەم وڵاتە چۆنە ئەو چۆنە ئەوەی لە بەرچاو گرتووە؟ مەڵێ کاوشاریان سەبارەت بە خزمەتەکانی دەستگای خێرخوازی بەخشین کاری مرۆییە تەنانەت ئێمە دینیشمان لە بەرچاو نەگرتووە کە بڵێن وڵای ئێمە تەنها خزمەتی موسڵمانەکەین ئێمە خزمەتی مرۆڤەکەین مرۆڤ وەک بینایەکی خی گەورە لەسەر زەویە تەرکیز و گرنگی ئێمە بۆ مرۆڤە و هاوکاری ئەو مرۆڤەی کە بە شایستەی ئەزانین وەک جەنابەت ئاماژەت پێکرد سەرەتا ئێمە ڕێکخراوێکی لۆکاڵی بووین تەنها لە هەرێمی کوردستانە خزمەتمانە کرد بەڵام لە ئێستاە لەوە دەرچوین بەڕاستی و پێویستمان بەوە هەیە لەو قاوغەش دەربچین بەڕاستی باسی شەکەین کە بۆچی بۆ لەو قاوغە دەرچین باشە ئێمە لە ساڵی 2012 کاتێک کە کوردانی ڕۆژئاوا ئاوارە بوون هاتنە کەمپەکانی ناو هەرێمی کوردستان چەندین بار هەڵگر ئێمە هاوکاریمان بۆ بردن لە پارە لە کەلوپەلی ناوماڵ لە جلوبەرێک چوین بە دەمیانەوە کاتێک کە لێیان قەوما لە ڕۆژهەڵاتیش بە دڵنیایەوە ئێمە هاوکاریمان گیانۆتە ڕۆژهەڵات لە ئاگرکوژانەوەیە ئێمە بەشدار بووین لە قوربانیا بەشدار بووین لە بوومەلەرزا بەشدار بووین سەبارەت بە باکوور و ڕۆژئاوای کوردستانیش لە بوومەلەرزە وێرانکەرەکەی ساڵی 2023 ئێمە هاوکاریمان گەیانە کوردانی باکوور و ڕۆژئاوا بە نزیکەی 31,000 کەس سوودمەند بوو لە هاوکاریەکانی ئێمە لە کوردانی باکوور و ڕۆژئاوا پاشان کاتێک کە کەرتی غەزە لێ قەومە دوجار کەرتی غەزە مرۆڤن پێویست بەواکە کە ئێمەوە کاری مرۆیی بچین بەهانایانەوە و دوجار ئێمە و خەڵکی کوردستانیش بەگشتی خۆمان بە موسڵمان نەزانین موسڵمانیش لە ڕوانگە دینیەکەوە براکەی لە هەر شوێنەکە پێویستی بوو پێویستە بچێ بەدەمیەوە بۆیە چوین بەدەم کەرتی غەزەیشەوە لە وڵاتانی ئاسیایشە چوین بەدەم خەڵکی ئاسیایشەوە لێ قەوماوی ئاسیاوە لە قیرغیزیا ئێمە هاوکاریمان دابش کردووە لە کەمبۆدیا هاوکاریمان دابش کردووە و بەرنامەمانەیە بۆ وڵاتانی تریش بچین و بە دڵنیای وەک جەناویشت ئاماژەت پێکرد ئێمە لە دە وڵاتی ئەفریقایە پرۆژە و چالاکیمان هەیە 6 مزگەوتمان دروستکەوە خەریکە حوتەمین دروستیەکەین بە هەزارەها مصحەفمان دابش کردووە ئاژەڵمان سەربڕیوە جلوبەرگمان دابش کردووە زیاد لە 100 بیرمان هەڵکەندووە لە وڵاتانی ئەفریقا ئەمە کاری مرۆیین ئەمە دیارە وەک مرۆڤ کاتێک کە ئێمە چین بەدەم خەڵکەوە بەدڵنیایی و خەڵکیش دێت بەدەم ئێمەوە
وەک جەنابن ئاماژەت پێکەن ئێمە لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە دووجار هاوکاریمان گەیاندۆتە نەخۆشخانەی هیوا ئێمە لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە سەبەتەی خۆراکیمان لە ناو هەرێمی کوردستانە دابش کردووە بەربانگی ڕۆژوانمان بۆ موسڵمانان سازداوە ئێستا لەگەڵ چەندین ڕێکخراوە لە کۆنتاکتین کەفاەتی منداڵی بێباوکە هێنینەوە لە دەرەوە ئەم بابەتە ئێمە بابەتێکی نەتەوەیی نییە تا بڵێ وڵای ئەمە دیفاع لە نەتەوەی خۆمانەکەین دوجار کاری خێرخوازی کاری مرۆیە لەکوێ مرۆڤ پێویستی بوو شایستە بوو ئێمە چین بەدەمیەوە دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە تا چەند گرنگە بوونی کۆمەڵی دادگەری لە ساحە سیاسیەکە کە ئاوا پارێزگاری لە پەروەردە و ئاینی خەڵکی کوردستانەکە تۆ بێ سێرکی میلەتێکە میلەتێکی موسڵمانە لەوانەیە زۆر ڕێژەیەکی زۆر کەمی تیاابێ غیرە موسڵمان یعنی پەروەردەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کە هەر کۆمەڵی دادگەری کوا حیزبێکی ئیسلامیە یعنی وەکو هەوێن وایە بۆ ئەو میلەتە بۆ دین و ژین و ئەخلاق و هەموو شتێکی و ئەوە قسەی ئێمە ناقسەی خەڵکی تر مەسا ئەم وڵاتەی ئێمە ئەم هەرێمی کوردستانە کە حیزبی ئیسلامی هەیە حتا لەگەڵ بەشەکانی تری کوردستان و وڵاتەکانە سێریکە کە حیزبی ئیسلامی تیان نییە بۆم سوورەتە فەرقی زۆرە حتا مەسا خەڵکی هاکەزای هاوڵاتی هاکەزایڵێ ئەم حیزب ئیسلامیانە کەناڵەکانیان رادیۆکانیان بەرنمەکانیان زۆر دەوری بۆ لە وشارکردنەوەی خەڵکە لەوە خەڵک دەست بە دین و ئەخلاق و قیمەی ئیسلامیەکانەوە بگرێ ئەوە هەرواش ینی لە هەر شوێنێکە ئەگەر هەر بابەتی هەیە ئەگەر خەڵکێک نەبێت لە پشتی بێ ئەگەر خەڵکێک نەبێت دیفاعی لێ بکە ئەگەر خەڵکێک نەبێت برەوی پێ بدە ئەگەر خەڵکی نەبێت بیری هاوڵاتیانی بخاتەوە ئیشی لەسەر بکە وردە وردە بەرەو تیاچوون و نەمان و لە بیرچوونەوە ئەچێ نوری حیکمە ماوەیەک زۆرە لە خزمەتەکانی بەردەوامە ئەتوانین بڵێن خزمەتی بە چەند قوتابی کردو بۆ ژماری مامۆستاکانی بەگشتی چەند ینی بەڕاستی نوری حیکمە لە زۆربەی شار و شارۆچەکانی کوردستانە لە قیابنکە هەیە و هەر لە خوشوێنسە مەسا لەقێکی وەکو سلێمانی بە هەزاران تەلەبەی هەیە و لە سلێمانە چەند بنکیان هەیە جگە لە مرکە سەرێکێکەکە لقەکەی لە زۆربەی شارەکانە کوردم شارێکی منتیقێکی وەکو ڕانی مەسا 3 لقی لێ 4 لقی لێ لەبەرەوە ئەمە ئەوانەی کە وەکو هاوڵاتێکی هاکەزین ئەوانە دان بەوانن کەواکو ئەم نوری حیکمە خزمەتی کردو مناڵەکانن فێری قورئان بووە فێری ئەخلاق بووە فێری ئاداب بووە ڕێزی دایک و باوکی ئەگرێ قورئانێکی جوانە زانێ یعنی من بیرم دێ مناڵی وا هەیە لە مزگەوت و لە گەڕەکە چەند ساڵ چوەتە حوجرەوە جزمی عەمەی تەواو نەکردو ئێستا لەوێ چەندەها کەسەیە قورئانی لەبەرە چەندەها کەسەیە قورئان بە دووسێ قیراءە و بە دووسێ ڕیوایەت ئەزانێ هەیە بە دە هەیە بە قیراءەی 14 ئەزانێ ئەمە گرنگێکی باشە بە قورئان دراوە ڕاستی اینجا کارێکی تر کە لە بیرم چوو بیکەین ئێمە دارالحەدیثمان هەیە کە ئەنجومەنی بانگوازداینەوە دارالحەدیث زیاد لە دەمە دەرەسێ لە کوردستانە هەیە لە هەنێ مەرحەلا پێش کۆرۆنا شتەکە زۆر بەقووەت بوو یعنی ئەچووە 500 تەلە بەرەو ژوورتر ئاوە کۆرۆناکە تەئسیری بوو تۆزێک وەزعەکە یانی یەکوڵێ هێواش کرد بەڵام ئێستاش ئەلحەمدولیلا کۆمەڵە تەلەبەی باش و مەدرسەی باشمان هەیە و ئیجازەی ڕەسمی لە هەرێمی کوردستانە هەیە ئەی مەکتەبی عومەری عەبدولعەزیز ئەوە سەر بە مەکتەبی زانایان ئەوەش ینی مەکتەبی زانانی ژێکێکن لەو مەکتەبانە ئێمە ئەوکوڵە لەگەڵ ئێمە پەیوەندیان هەیە ئێمە کۆبوونەوەی دەوریمان هەبوو لەگەڵ مەسئولی مەکتەبی زانایانە ینی کە بەڕاستیوان ئیش و کارێکی باشیان هەیە مەدارسی باشیان هەیە عولەما و مامۆسای زۆریان هەیە لە قیزانایان لە زۆربەی دەڤەرەکان و مەڵبەندەکان هەیە ئیشی دەعواکەن کاروباری ئەوەی کەواکو ئیشی خۆیان وەکو مەکتەبە پێڵەسن و ئێمەش مەسئولەکەیان بە دەوری 3 مانگجارێ 2 مانگجارێ کۆبوونیان لەگەڵاکەین ئەوەی کەواکو پێویست بێ لە ڕێنمایی و تەوجیهات پیانەدەین تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سوپات دەزایە ناکات